الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالين لتفسير سورة الضحى بخزمتان بقمو بس رضا من دي خواهي قولي وهي وادان مئوي عزيز سودي لوربقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى. مرة خوشوسان ديار أو سورة وكو زوربي مفسرين لسرت هذا باز لو ذا كان كوا أو سورة كاتك كدابزي لو كاتانا بكوا لسرتاي وحي تن روجيك وحي لبيغمبر صلى الله عليه وسلم دواكوت إتر وابو پیامبر صلى الله عليه وسلم پیغمبر بو و هروها کسانی چیج لمشرکین ادعای اوان کرکوا گوایا وکو بخصی اوان خوای گور سبحانه وتعالى وازي لبيغمبر هنا صلى الله عليه وسلم يتر بوشي لسبب نزول كان كوا لزوربي تفسير كان باسكرا او كوا غرينغ خوای گور سبحانه وتعالى ردا بسوين دس بيدكاتن والضحى كوا تسوين بضحى سوين بو كاتاني كوا چێشتەنگاوە ئەو کاتانی کەوە تیشتی ڕۆژ بە دیار دەکەویتن و بە تەواوەتی گەرماتی و هەروها ڕووناچیەکەی دەگاتە سەر ڕووی زەوی ئەو ڕووەی کەوە ڕووی لە ڕۆژە والليل إذا سجى و کاتێکیش سوێند بە شەو کاتێکەوە سەجە کاتێکە تاریکاییەکەی لەسەر ڕووی زەوی دەنیشی وياخد هندق لزانان دفرمون واتكاتك سوين بشو كاتك وآرام دقري كاتك وآرام دقري بوشي وجه ليك درايته والله أعلم. إتر خواهي جور سوين بضحى سوين بتشيشتنقا وهروا سوين بليلج دخوا سوين بشو دخواتن كوا دو ظاهرنا لوبون وردا كخواهي جور سبحانه وتعالى خلقي كردين لبوبري وبردني أو زاوية كهوردو شي زور ضروري لشو لروج وبتايبتي تشيشتنقا وشو كدلالة سر عظمة قدرته ده صلاة پروردگار سبحانه وتعالى إتر سوين بضحى سوين بليل ما ودعك ربك وما قلى كواتا خوي جور سبحانه وتعالى پروردگار دي يا رسول الله صلى الله عليه وسلم ما ودعك واتا وازلة نهنا أتوي بجوه نخستيا وما قلى بمعنى وما أبغضك كواتا خواهي جور سبحانه وتعالى بهيج شويك بغضي برانبر بتونيا والعياذ بالله بلكو ببيتسوانا وما ودعك ربك وما قلى كاتك وخواهي جور سبحانه وتعالى أو دوشتن نفي دكاته ولا بيغمبري صلى الله عليه وسلم ديارا ببيتسوانا وخواهي جور سبحانه وتعالى بهيج شويك واز لبيغمبرنا صلى الله عليه وسلم بلكو پال پشتی دكا وهروها نوك بغضي برانبرنية بلكو أو بري خوش شويستي كوا درجي خلية كوكو معلومة تنها دو بيغمبر عليهم الصلاة والسلام أو بلو بايان بدسينا كأوشان إبراهيم خليل عليه الصلاة والسلام وهروا بيغمبر خومان هروا كلا حديث صحيح ده فرمي إن الله اتخذني خليلا كما اتخذ إبراهيم خليلا كوا تخواي جور سبحانه وتعالى فرمي مني شي بخليل ورقرتو برياري خليل بودام كوا أو بري خوشويستي هر وكو برياري خلو خوشويستي لبو إبراهيم دا عليه الصلاة والسلام كوا خواي جور سبحانه وتعالى وازي لينا هنا ما ودعك وزا وكو زانا دفن ما ودعك توديع وتواز ليهناني كوا مجالي قرانوي تدابيتن بيدو قتري توديع كوا واز لهنانك كوا مجالي قرانوي تدابيتن او بيد قتري توديع بوشيويش خواي جور وتا بوقتيش خواي جور واز لنا هنا وما قال كوا تبوشيوش واز لنا هنا بيجزاره چي بوي كوا لروانجي وكوا بد بغزيني والعياذ بالله لو واز لنا وبيجزار واز لنا خير نأويانا بلكو خواي جور سبحانه وتعالى ببردوامي بال پشتي دكا وكو دفرميتن واصبر لحكم ربك فإنك بأعيننا لسورة الطور بري خواي جور سبحانه وتعالى بيغمبر دفرمي فإنك بأعيننا كواتا لجير تاو ديري إيمداي وهروها الذي يراك حين تقوم وتقلبك في الساجدين لسورة الشعراء كوات أو خداي كوا
لە ژێر چاودێری ئەو دای کاتێکەوە دەتبینی کە نوێژ دەکەی و هەروەها لە سوڕانەوەت لە نێوان ئیمانداران خوای گەورە ئاگادارتە و چاودێریت دەکا کەواتە لە ژێر چاودێری ئەو دای و بە هیچ شێوەیەک خوای گەورە وازی لێت نەهینایە و بە هیچ شێوەیەکی نات بغزێنی بەڵکو ئەو پەڕی خۆشەویستی بەرامبەر بە تو هەیە کە وەکو گوتمان دەرەجەی خولەیە وللآخرة خير لك من الأولى وهروها بالتأكيد آخرة داهاتو لدوا روج دالبتو زهر تساكتر لدنيا هروكو لدنياش داكوا برسترين پلوپایی پێبەخشی کەوا دەرەجەی پێغەمبەرایەتیە کە معلومە ئەو پەڕی پلوپا کە ئینسان بیگاتێ لە دنیادا لەلایەنی خوای گەورە ئەوەی کەوا هەڵی بژێری بە پێغەمبەر إنزا وكو بيان صلى الله عليه وسلم معلومة كوا خاتم الأنبياء والمرسلين وسيد ولد آدم أو ذلك الله وجد فرمي لآخرتيش وللآخرة خير لك من الأولى كوا بالتأكيد ديارة وللآخر لامية كم هل لبو التأكيد لبو تأكيد كلامي ابتداشة تاكثر لبو تو لا دنيا ولا أوجي يعني دنيا كواتي دجي لبرو بالتأكيد أو بهشت بانو برينو بلكو برسترين بلاي بهشت إن شاء الله تعالى كالوسيلة كقسمت بيكز دبيتن كإن شاء الله تعالى الرسول الله صلى الله عليه وسلم أو بهشتك فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر إتر بالتأكيد قيامت لبوتو باشترة لبروي معلومة وكو بيغمبر صلى الله عليه وسلم لدنيا دا لناني إمكانياتي مادية وكو معلومة كوا بيغمبر صلى الله عليه وسلم وفاتي شكر دير أكي رهن بولا لاي كسيتي يهودي لخوش يكاني دنيا خواي جور سبحانه وتعالى ديارة بشتيت شوي بينا بخشي لبروي بخوي أو شتي ندويس هذا كل حديث صحيح ده هذا متفق عليه تفرم إن عبدا من عباد الله خيره الله بين أن يعيش في الدنيا ما شاء الله أن يعيش وبين ما عنده فاختار ما عنده بەڵێک دەفەرمین بەندێک لە بەندەکانی خوای گەورە سەرپشتی کرد لە نێوان ئەوەی کەوا لە دنیا بژیە ئەو هەندەی پێی خۆشە بژیە و چشی دەوێتن پێی ببەخشی یاخود ئەوەی هەڵبژێری کەوا لای خوای گەورەیە فەختارە ما عندە بەڵام ئەویان ئەوەی هەڵبژار کەوا لای خوای گەورەیە سبحانه وتعالى ئیتر لە دنیادا شتێکی وای نەبوو بە اختیاری خۆی ئەوەی نەدەویست لەبەرەوەی گرنگترین و گەورەترین شتی بەدەستی نابکەویش پێغەمبەرایەتیە درجه خلل لنا خوای گەورە ئەو جارێک الله وجد فرمي آخرت لو تو باشتریش دەبی لە دنیادا کەوا پێت دەبەخشین لە آخرت ولا سوف يعطيك ربك فترضى ئەو جار لە قیامەتیش ئەو جار لە داهاتوشدا ولا سوف عینی لە بۆ تەأکیدە و سوف کەش عینی لە بۆ تحقیقیش و هەروها لبو تحقيق بدي هاتني أو شتيكوا ديارة لقل سين لقل سوف أو جوازة سين سوف لبو تحقيق بوني أو شتل دهاتو دبلام سين لبو دهاتو يشي نزيق بكاردين دري سوف لبو دهاتو يشي أويكوا مهلتو زمن يشي لباش دابتن لو ليردا ولا سوف يعطيك ربك فترضى أويكوا لقيامت دا هندت بيدا بخشيكوا رازيد دكا يا رسول الله صلى الله عليه وسلم كواتە ڕازی کردنی تو لەلای خوای گەورە سبحانه وتعالى قضیەیەکە اعتیباری لۆدانرا کەواتە خوای گەورە سبحانه وتعالى هەندەت پێدەبەخشی کەوا ڕازیت بکاتن دیارە لەو شتانی کەوا پێی دەبەخشیتن کە لە قیامەتدا تایبەتە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کەوا مقامی شەفاعی عوضمای پێدەبەخشیتن ئەو مقامێکەوە هیچ یەک لە پێغەمبەران ئەو مقامیان نییە تنها رسول الله نبي صلى الله عليه وسلم كاتك ولا صاحي محشر خلشي دسنا لاي پیغمبران لآدم عليه الصلاة والسلام حتى وكو عيسى عليه الصلاة والسلام كدسنا لاي أولو العزم من الرسل أوزا أوان هريك لوان دينيري لبو پیغمبري باشا خوي حتى وكو دقات رسول الله صلى الله عليه وسلم كوا مقام شفاعي عظماي بيدا بخشريتن انزا سوزده دبا لا بارقاي لا جير بارقاي خواي قور سبحانه وتعالى خواي قور أو شرفي بيدا بخشي دفرمي سرد برزكو يا رسول الله شفاعة بكتاو كل قبول بكين داواب كتاو كت زي بكين إتر أوي كوا بيدا بخشيتن رسول الله صلى الله عليه وسلم مقام شفاعي عظماي وهروها تندين ريزو كرامتي ديكا كهر خواي قور سبحانه وتعالى بخوي دزاين تي بيدا بخشي قال أوزاد فرمي ألم يجدك يتيما فآوى أوزا خواي قور نازو نعمتكاني خوي لسر بيغمبر صلى الله عليه وسلم بازكا ألم يجدك يتيما فآوى دي خواي قور سبحانه وتعالى أتوي ندي توبا هتيوي أنزا خواي قور سبحانه وتعالى أتوي حوان دوا ديار ألم يجدك يتيما خو بقدر خواي قور وبيان صلى الله عليه وسلم بيتيمي لدايق بي
هێشتا لە جیداچی بوو بابی وەفاتی کرد و یەتیم بوو لە پاشان ئەوجا لە تەمەنی 6 ساڵیدا بوو داچی وەفاتی کرد. ئیتر پێ سەلەم کاتێکەوە خوای گەورە فەرمێ ئەلەم یەجیدکە خۆ خوای گەورە بە قەدەری خۆی ئەو یەتیم کرێ بەڵام لێرەدا ئەلەم یەجیدکە دیارە ئەوەش ئەدەبێک کە خوای گەورە فێرمان دەکاتەوە هەر شتێکەوە مانای ناخۆشی تێدا بێتن نادرێتە پاڵ خوای گەورە ئەگەرچی هەمووی بە قەدەری خوایە هەمووی بە قەدەری خوایە بەڵام ئەلەم یەجیدکە ئای خوای گەورە توی نەدیتەوە بە یەتیمی ئەو جەفەئاوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەتووی حەواندەوە جا لێردا نافەرمی فەئاواکە دەفەرمی فەئاوە وەکو زانان دەفەرمی لێردا بە معنای ئەوەی دێ واتە نەوەک هەر ئەتووی حەواندەوە دیارە خوای گەورە سوبحانەهو وتەعالە وەکو معلومە باپیری چاکترین پشت و سەنەد بوو لە بۆی کە ئەوی حەواندەوە لە داک و بابی زیاتریش ڕێزی لێدەنا و هەروەها لە دوایویش مامی ئەبوو تاالب هەتاوەکو مرد ئیتر بەو شێوەیە فەئاوا نافەرمی فەئاواکە لێرەدا دەفەرمی ئەوەی لێوەردەگیرێکەوە هەم ئەتووی حەواندەوە یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم و هەروەها بەهۆی تووە و مسلمانانیشی حەواندەوە بۆی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە و ئیماندارانی کەوا لە مەککەدا لە ئێش و ئازار و ناخۆشیدا بوون خوای گەورە سوبحانەهو وتەعالە مەدینە و شاری یەثریبی لۆکردنەوە تاوەکو لەوێن دەرێ بحەوێنەوە و هەروەها ڕزق و ڕۆزی پێبەخشین و نەسرەت و سەرکەوتنی پێبەخشین کە بۆ چاکترین مەئوا لە بۆ ئیمانداران. ووجدك ضالا فهدى وهروها خواي گەورە سوبحانەهو وتەعالە لناز نعمتكان لسر پیغمبر صلى الله عليه وسلم او ابو دفن ووجدك ضالا كواتا ضال لێرە بە معنای ئەوەی دێتن کە عکسی علم دێتن کەواتە بە معنای نەفامی دێ کەواتە ئەتوو لە جەهەلدا بووی خوای گەورە سوبحانەهو وتەعالە کاتێک کە بەو شێوەیە ئەتوو لەو حاڵەتەیدا بووی خوای گەورە سوبحانەهو وتەعالە تو غێر با بڵێن زانا نەبووی خوای گەورە سوبحانەهو وتەعالە هدایەتی دای فەهەدا کەواتە تو زانا نەبووی یا ڕەسوول الله وەکو لە آتی دیکەش خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمێ وعلمك ما لم تكن تعلم وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك کەواتە لە پێش ئەوەی خوای گەورە بە پێغەمبەری هەڵبژێریتن پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە علمی نەبوو کەواتە لێرەدا ضال بە معنای گومڕا نایە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حەیاتی بە هیچ شێوەیە گومڕا نەبووە بۆی کەوە سوزدەرە بۆ بت و سەنەمێک بباتن و یاخود گوناه و تاوانش گەورە ئەنجام بدە هەتا پێش پێغەمبەرایەتیش خوای گەورە سوبحانەهو وتەعالە عیسمەت پێبەخشی بوو بەڵام لێرەدا زیاتر ضال بە معنای عکسی علم دێ کەواتە ئەتوو عالم نەبووی خوای گەورە سوبحانەهو وتەعالە هیدایەتی دای ئەوجا لێرەدا ووجدك ضالا فهدى کەواتە نافەرین فەهەداکە وەکو مەسەلەی فەئاوە کەواتە عینی فەهەدا واتە هەم هیدایەتی و ڕێنمونی کردی بۆ پێغەمبەراتی کە پێی بەخشی و هەروەها هەم لە ڕێگای تووە و هیدایەتی خەڵکیشیدا کەوا هەموو ئەوانەی کە ئیماندارن هەتا ڕۆژی قیامەتێ لە ڕێگای پێغەمبەرەوە خوای گەورە هیدایەتی داینێ و لەسەر زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەو هیدایەت و ئەو ڕێنمونیان وەرگرتیە. ووجدك عائلا فأغنى وهروها ئەتۆی دیتەوە یا ڕەسوول الله بە هەژار و نەداری خوای گەورە دەوڵەمەندی کردی خوای گەورە دەوڵەمەندی کردی دیارە عینی فەئەغنا نافەن فەئەغناکە کەواتە فەئەغنا کەواتە هەم ئەتووی دەوڵەمەند کرد بەو قەناعەتەی کە پێی بەخشی لەبەرەوەی وەکو معلوم پێغەمبەر صلی الله علیه و سلم هەتا وەفاتیشی کرد لە نانی جۆش تێری نەخوارد بەڵام زۆر دەوڵەمەند بوو بەو دڵ و دەروون و بەو قەناعەتەی کەوا پێی بەخشرا بوو و ئەوەی دەهاتە دەستیشی بە هیچ شێوەیەک نەیدەگرت بەڵکو بڵاوی دەکردووە لە پێناوی خوای گەورە وەکو دەشی فەرموو ئەگەر هەندی چیای ئوحودیش هەمووی ماڵ و زێر بیتن ئیمن بیتن ئەوە ناهێ لەم 3 ڕۆژ بەسەرمدا بڕوە هەمووی لە پێناوی خوای گەورە بەلای ڕاست و چەپ دابەش دەکەم تەنها ئەوەندە دەهێڵمەوە قەردەکانی پێ بدەمەوە کەواتە ئەو پەڕی دەوڵەمەند بوو بە دڵ و دەروون و بە قەناعەتەوە و هەروەها فەئەغنا به ئومەتەکەشی خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەوڵەمەندی کرد بە واسطەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەو مەغانیم و بەو هەموو غەنیمەی کەوا پێی بەخشین لە ڕێگای جێبەجێکردنی فەرمانەکانی ئەو دینەی کەوا لە ڕێگای جیهاد و تێکۆشتان لە پێناوی خوای گەورە وەکو خوای گەورە لە سوورەت الفتح دەفەرمێ وعدەکم الله مەغانم کەثیرة تأخذونها و هەر کاتێکیش کەوا ئومەت دەست بە دین و منهەجەکەی پێغەمبەردا بگری صلی الله عليه وسلم ئەوە خوای گەورە ئەو وعدەی مەغانیم و غەنیمەی زۆر ئەوە هەر پێیان دەبەخشی هەتا ڕۆژی قیامەتێ و هەر کاتێش دیارە نوقسانی لە جێبەجێکردنی فەرمانەکان هەبیتن دیار نوقسانیش لە جێبەجێکردنی وعدەکان بالمقابل دەبیتن وەکو سونەتێکی خوای گەورە. فأما اليتيم فلا تقهر جا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە بەرامبەر ئەو ناز و نعمەتانی کە پێی بەخشیە ئەو جا دەفەرمێ فأما اليتيم فلا تقهر کەواتە توش یا ڕەسوول الله هەتی و ئەوانەی کەوا یەتیم و بێبابن مەیان چەوسێنەوە دیارە فەلا تەقهەر بەڵکو ڕێزیان لێ بنێ
نازیان بچێشە مەسروفیان بکە لە قەدەر توانای خۆت هەتا وەک فەلا تەقهەر وەکو ئەوەش دەگریت وەکو زانایان دەفەرمونون واتە کەسێکەوە لەوانەیە یارمەتیشی دەدائی یەتیمەکەی یارمەتیشی دەدا مەسروفیشی لێ دەکات بەڵام قەهری دەکات بۆی کە زوڵمی لێ دەکات و دەیچەوسێنیتەوە بە سەبەبی ئەوەی کەوا چەندین ئەو چاکانی کە لەگەڵی کرد چەندین جار بە چاوی داداتەوە منەتباری دەکا و خەفەتی دەداتێک کەواتە فەلا تەقهەر ئەوەی کەوا بە هیچ شێوەیەک مەیچەوسێنەوە چ یارمەتیتدا یان یارمەتیت نەدا بەڵکو نازی هەڵبگرە و قسەی خۆشی لەگەڵ بکە و ئەوجا یارمەتی بدە لە قەدەر توانات و هەروە بە هیچ شێوەیەکی مەیچەوسێنەوە فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وهروا أو كسيكوا سائل وهاتيا برسيار دكا أو فلا تنهر خوتي لتورمك قسي رقو ناخوشي لقل مك ديار أو السائل أو كسيكوا هاتيا داواي باروبولو يارمتي دكاتن كوا ندار وهجارة وياخد أو كسيكوا داواي علمي كدلي دكا كسيكا بخوي أو علمي بينيا دزاني لايتوها کاتێکەوە دێداوالەکە بە هیچ شێوەیەک بەڕقی و بە توندی و بە قسەی وشک ڕەدی مەکەوە بەڵکو پێی ببەخشە و ئەمە سائل فلا تنهر و ئەگەر پێشی نابەخشی وەکو مەسەلەی سەدەقات وەکو خوای لە سورەتی البەقەرەدا دەفەرمی قول معروف ومەغفرة خير من صدقة يتبعها أذى کەواتە قسەی خۆشی لەگەڵ بکە باشترە لەوەی کەوا سەدەقەی لەگەڵ بکەی و خێری پێ بکەی پاشان منەتباری بکەی کەواتە هەر عین لە بەخشینی علمیش بە هەمان شێوە وأما بنعمة ربك فحدث بەڵام بەرامبەر بە ناز و نعمەتەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە سەر ئەوە بەهەسێ بکە وەکو شکرانە بژێریەک و هەروە وەکو زانان دەفەرمون فەحەدیث بۆی بە عەمەلیش لە پێناوی خوای گەورە سەرفی بکەوە و هەروە بە زمانیش باسی بکە بۆی کەوا ناز و نعمەت خوای گەورە لەسەر زۆرە و هەندێک لە مفەسرین دەفەرمون ئەمما بنعمەتی رەبیکە فەحەدیث لێرەدا مەبەست لە نعمەتی رەبیک مەبەست لێرەدا دینی پەروەردگارە کەواتە داوا لە بۆ ئیسلام بکە ئەو ئیسلامەتی کەوا خوای گەورە وەکو ناز و نعمەتێک پێی بەخشی ئەوە داوای پێ بکە و بانگەوازی لە بۆ بکە و لە ناو خەڵکی باسی بکە کەواتە نەوەک بە معنای ناز و نعمەت لەبەرەوەی وەکو ئەوان دەفەرمون ئەوەی کە ئەو ڕەئیان هەیە باسکردنی ناز و نعمەتەکانی خوای گەورە لەسەر لەوانە بێتە ماوەیەکەوە خەڵکی حەسوودیت پێ ببەن بەڵام ئەوەی کە لێرەدا مەبەستە ئەوەی کەوە باز لە ناز و نعمەتی خوای گەورە بکە لەسەر تو لەسەر هەموو خەڵکی کە بریتە لە ناردنی ئیسلام و ئەو منهەجە پیرۆزە بۆی کەوا داعوە و بانگەوازی لۆ بکە باسی بکە لە هەموو جێگایەک تاوەکو هیچ کەسێک بێبەش نەبی لەو ناز و نعمەتە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين